او رکفنا کو همی ولاتی چاوره بون لکردستان هاته امضا کرن. رکفنا آلین سیاسی لکردستان کاربدان لدوفخوا آنین. ولاتی چاودرین سیاسی لآکره و رکفنه به پینگا وگا گرنگ دبینن جبوی دربازبونا باشور کردستان دنا وان غیران جور بجور دا. بجین گشنا رکفتن که عالیه سیاسی جبونا پکینانا کابینانه حکومت هرم کردستان و دوی قناغ داجی گلک گرنگ پارتو عالیه سیاسی اکرز بن جبو برجواندین بلندن گل کردستان جبو خوشگذارانی چاکسازی و رخصاندنا در فتنکاری بدید نامن گلک گرنگ الوان بیا ودا کار بکن. شلووکاری که سیاسی جی دیار دکد. پشتی امضا کرنا وان رکفتنان دویتن هرچه زوا سروکاتی هرم و پارلمان و حکومت بیت پیکینانو دست بکار ببنو او سوزو بالین پارتین سیاسی بریا پترج 200 روزان به ولاتیان داین نها کار بوان سوزان بکن. پێویستە هەردوو لایەن ئەو پەیمان و ئەو بەڵێنە داینە خەڵکی کوردستانی جێبەجێ بکەن چێ بەرەی ئۆپۆزیسیۆن بیتن یان چێ بەرەی دەسەڵات بیتن حتمما ئەڤروکە پتر ئەنزار یان پتر خوندن دەکەبنە سەر لایەنی دەسەڵاتە بێن دەسەڵات ئەڤروکە بزانین کە بەرامبەری چ مەترسیدار بووینە یان بەرامبەری چ تەحەدیات بووینە ئەو تەحەدیاتانە ئەڤروکە هەندێکی وەرگێڕدانی ژیانە ڕۆژانەی خەڵکی کوردستانی بووینە بوونە بابەتێ موچە کە ڕۆژانە تێتە بەگێڕانە سەر لایەنێتی ئەعلامی ئەڤرو دەموچەیەت یان نایەت یان یعنی بوتێ بابەتێت هەستیار پێویستە حکومەت هەرمی وی بابەتی چارەسەر بکات بابەتێکی دیکە بابەتت خزمەت گوزارینە کە ئەم ساڵە زستانەکە زۆرە دژوار بوو لایەنی کشتتوکالی زۆر زەرار خەڵکی کوردستانی کەفتی ڕێگەبان زۆریت خراپن پێویستە حکومەت بۆ مەسەلانە چارەسەر بکات. چەندین مەهبوو هەڵبژاتن لە باشووری کوردستان هاتبوونە ئەنجامدان و چەندین کۆمبۆن دنابەرە ئالین سیاسی هاتبوونە سازکردن و دەمێکی زۆر ژی بەسەر هەڵبژاردناندا دەرباز بوون هەیە ڕێکەفتان داویە هاتیە ئیمزاکردن ئێدی نها پێنگاوێن پێکینانا کابینانە هەیە بەهێزتر و بلەستر بوویە و وڵاتی چاوەڕێ بە داوی هاتنە قەیرانان دکەن. پشتی دەربازبوونا پتر ji 200 ڕۆژان بەسەر بە داوی هاتنە هەڵبژاردنان نها و پشتی ڕێکەفتنا ئالین سیاسی چاوێ وڵاتیان لەسەر وان سوز و بەلێنانێک و ئالین سیاسیên بەشدار دەبێ حکوومەتێدا بدابوونە خەلکی ji بۆی باشترکردنا ڕەوشە ژیانە خەلکی و دابینکردنا موچێ و خزمەتگوزاریên destpêkî. Dilbirîn Xasî Kursat News Akirê.